يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، یەکێک لەو وشانەی کەوا ئینسانەکان لە کۆن و نوێدا گرفتاری بوون بە بیستنی گوێ هەست بە ناڕەحەتی دەکا، بەبوونی لەناو کۆمەڵگادا مرۆڤەکان هەست بە نائارامی دەکەن. ئەوەندە وشەیەکی قێزەون و ناشرینە، ئەو کەسەش کە پەنا بەخوا ئەنجامی دەدا ئامادە نییە پێی بوترێ ئەو سیفەتە تێدایە. لە هەر کۆمەڵگایەکدا هەبێ وێرانی دەکا، هەر ماڵێک، هەر کۆمەڵگایەک، هەر شار و گەڕەکێک لەم جۆرە کەسانەی تێدا نەبێ ئاسوودەیە. وتاری ئەمڕۆمان لەسەر ئەو وشەیە قسە دەکەین کە زۆر بەمان ئێستا بەردەوام گوێبیستی دەبین، ئەویش وشەی خیانەتە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە دەفەرمێ: یا ئەیها الذین ئامنوا، ئەی ئیمانداران، بانگ لە ئێمەی ئەهلی ئیمان دەکا، ئەی ئەو کەسەی کەوا بڕوات بەخوای تاک و تەنها هەیە، ئەی ئەو کەسەی بڕوات بەوە هەیە دوای ئەم مردنە لێپرسینەوەیەک هەیە و پاداشت و سزایەک هەیە. لا تخونوا الله والرسول، نەچن خیانەت بکەن لە خوا و لە پێغەمبەری خوا. خیانەت لە ئەڵڵا بەچی دەکرێت؟ بەوەی کە دوای ئەوەی تۆ شاهیدیت داوەتوتە ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله، خوایە گیان من شاهیدی ئەدەم. جا شاهیدی ئەشهەدو ورد بەوە لێ برای خوشکی مسلمانم. ئینسان کە شاهیدی ئەدا یعنی شتەکەی بە چاوی بینیوە، بە گوێی بیستوویەتی، تەواوی قەناعەتی هەیە و هیچ گومانی نییە، ئەمجا ئەتوانی شاهیدی لەسەر شتێک بدەی لە دادگادا. ئەڵێی خوایە وەکو بە چاوی سەربینی بێتم زاتی تۆم بینی بێ، ئاوا شاهیدی دەدەم کە تۆ تاک و تەنهای هیچ معبود و پەرستراوێک لە کەون و کائیناتان یەشاینی پەرستن بێ ئیلا ئەڵڵا نەبێ. دەیکاتێک کە ئینسان لەگەڵ ئەڵڵادا بڕوای بەوە هەبێ شتێشکە لە گەردوونا دەسەڵاتی هەیە بەسەر تۆدا، ئەوە ئینسان مشریک دەبێ، ئەوە خیانەتە لەو عەقیدەی کە هەتە. بۆیە ئەگەر کەسێکیش لە دنیادا چاکەی لەگەڵ کردی، بڵێ ئەوە فەزڵی ئەڵڵایە، ئەوە خوا دڵی فڵان کەسی نەرم کرد هاوکاری کردم. مەڵێ فڵان کەس نەبوویایە ئەوەی من هەر نەدەکرا، نەخێر هەمووی بژێڕەوە بۆ خوا، بڵێ تەنها ئەڵڵا. وەکو سەحابەکە کەوتی ماشاء الله وەشئتای پێغەمبەری خوا، ئەگەر خوا و تۆ حەز بکەن پێغەمبەر فەرمووی وانەڵێ جارێکی تر بڵێ بەل ماشاء الله وحده، بەس تەنها ئەوەی کە خوا بیەوێ، بەس کە خوا بیەوێ، پێغەمبەریش مەخە هاوشانی خواوە. بۆیە هەموو شیرکێک، هەر شتێک کەوا پاڵی بدەیە غەیری خواب کە چاکە و نەفع و زەڕی بەدەستە، ئەوە خیانەتە لە خۆر پەروەردگار. خیانەت لە پێغەمبەر مەکە صلی الله عليه وسلم، وتودا ئەشهەد ئەنە محەممەدە ڕەسوول الله، وەکو بە چاوی سەرچاوم لێ بوو بێ ئەو لەحزەی جوبریلی ئەمین ئەم قورئانەی هێناوە ئەوە ئیمانم پێیەتی. دەی مادەم ئەوە ئیمان پێێتی کە ئەمە محەممەد ڕەسوولی خوایە، گەیەنەری پەیامی خوایە، بەڕێبازێک ڕازی مەبە کە ئەو محەممەدە المستەفایە پێی ڕازی نییە. خیانەت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە وابزانی یەکێ لە سونەتەکانی بەقەڵک نایە. هەمومان ڕەن بێ مخالەفەمان هەبێ بەرامبەر بە سونەتی، بەڵام ئینکاری مەکە. بڵێ من ئەم سونەتە ڕەن بێ لە توانای جێبەجێکردنمدا نەبێ، ڕەن بێ خۆم کەسێکی تەمبەڵ بم، نەچی ئینکاری بکەی بڵێ باوی نەماوە. هەرچی ئەو خۆشەویستە فەرموبێتی لەسەر سەر و چاوانە، ئەگەر مخالەفەی بکەی ئەوە خیانەتە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەگەر وابزانی کەسێکی کە هەیە دڵسۆزتر لە پێغەمبەری خوا بۆ تۆ، ئاینەکەی لە ئیسلام جوانتر بۆ ڕێبازی تۆی مسلمان، ئەوە خیانەتە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکە تۆ شایدیت پێداوە، وعد و بەڵێنت داوە کە لەسەر ڕێبازەکەی بی. وتەخونوا ئەماناتیکم، ئیماندارانی بە حەق نەچن خیانەت لەو ئەمانەتانە بکەن کە لە نێوانتاندایە. جا سەیری قورئان کەن بەڕێزان، چەند وردە ئەماناتیکم، ئەمانەتەکەی خۆتان، خوایە نەیفەرموو ئەمانەتی خوشک و برای ئیماندارتان، ئەو ئەمانەتەی هی خۆتانە و لای خۆتانە خیانەتی پێ مەکەن. یەکێ دەپرسێت خوا چۆن جا خیانەت لە ماڵی خۆم دەکەم؟ خوا دەفەرمێ ماڵی براکەت هی تۆیە، ئەگە خیانەت لە ماڵی براکەت کرد خیانەت لە خۆت کردووە.
ئەم قورئانە وامان پەروەردە دەکا هەموو ئەو کەسانی لە دەوروبەرتن یان هاودینتن یان هاوژینتن ئەگەر مسلمان بێ هاودینتە ئەگەر مسلمان نەبێت لە یەک نیشتیمان و خاک و شارە بژێ هاوژینتە بە یەکەوە دەژی لە یەک خاکە ئاو دەخۆیتەوە نان دەخۆی و کەسابەت دەکەی نابێ خیانەتی لێ بکەی خیانەتت کرد خیانەتت یەکەم جار بە نەفسی خۆت کردووە وأنتم تعلمون ئێوە دەزانن کەوا خیانەت چەند ناشرینە هیچ کەسێک نییە نەزانێ سەرنجامی خیانەت بەدبەختیە لە دنیا پێش قیامەت ئالی لەدا خۆشەویستانم ئیماندارانی بەڕێز یەکێ پرسیار دەکا خوا فەرمووی وأنتم تعلمون ئێوە خۆتان دەزانن خیانەتکردن و ناپاشی چەندە دەردێکی کوشندە و لە ناوبەرە ئەی بۆ ئینسان خیانەت دەکا ئەی بۆچی ئینسان خیانەت دەکا ئەمە پرسیارێکە لە وەڵاما دەڵێن چەند هۆکارێک هەیە کەوا لە ئینسان دەکات تووشی خیانەتکردن ببێ یەکەمیان ڕق و قین ڕق لە کەسێک بێ بتەوێت ئەو کینەی ناو دڵت خاڵیکەی تووشی خیانەتکردن دەبی لە قورئانە ئەمە لە شوێدا هاتووە لە باسی یوسف پێغەمبەر لە سەلامی خوای لەسەر بێ ها براکانی کە دەکەس بوون بەڵام بنیامین و یوسف دوو منداڵی بچووک بوون بە حکمی ئەوەی دایکیان نەمابوو دایکیان مردبوو دایمە لە دەوروبەری باوکە پیرەکەیان یعقوب پێغەمبەر بوون سەلامی خوای لەسەر بێ هەروەها زۆرتر نازی دەدانێت دوا ڕۆژێکی ڕوونی لە دەم و چاوی گەشی یوسفی عاقڵە دەبینی هەم جاری وای ئینسان سێ مناڵی هەیە یەکیان زۆر ڕوحسووکە زۆر گوێڕایەڵە زۆر خۆشترت دەوێت بەدەست خۆت نییە خۆی وا لێ کردووە کە خۆشت بوێ ئەوەندە مطیعە ئەوەندە نەرمونیانە ئەوەندە ڕوحسووکە یوسف هەر لە مناڵیەوە سیمای گەورەی پێوە دیار بوو ئەوەندە خوێن شیرین و ڕوحسووک و بەئەدەب بوو دایکیشی نەمابوو باوکی زیاتر نازی دەدایە ڕقێک چوە دڵی براکانەوە ئەو برا گەورانە بۆیە بەڕێز دەکەم ئەگە مناڵت هەیە مەڵێ ئەمەیان بچووکە ئەم کشەم بچکۆلەیە ئەمەیانم گەورەیە ئەو گەورەیە باوەڕکە ئەو ڕقە هەڵدەگرێ بزانە بچووکەکەت خۆشتر دەوێت زیاتر شتی بۆ دەکڕی زیاتر مەیلی پێدەی زیاتر لە باوەشی دەگری ئاگادار بن نەهێڵی ڕق بکەوێتە ناو دڵی مناڵەکانتەوە بەهۆی مەیلدان لە یەکێکیان بۆ یەکێکی تریانەوە ئەو ڕق و قینا وتیان إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا أو باوكمان يوسف براكي خوشتر دوي لإيما ونحن عصبة إيما كومالا بياويكين كاسبي مالي ما ديكين هاتو شي خيانة يكبون بأمانة يوسفيان ورقدسين يندي ياري وقاموا قبدكين لقال خمان دي بين دشدر خيانتيان لو أمانتك خستيان بيروا خيانتيان لو باوكك كوتيان بالسلامة داتيانينوا خالية كم كإنسان والدك خيانت بلان براكي بكار رقع ما هي الله الرق لنا ودلك تاكود بيتوا چونکە سەرنجام تووشی خیانەتت دەکا دووەمیان تۆڵەکردنەوە ئینسانەکە هەز دەکا زوڵمێکی لێ کراوە بۆ ئەوەی ڕەدی ئەو زوڵمە بکاتەوە ئامادەیە خیانەتیش بکە بۆ نمونە ئافرەتێک بە زۆر بەشوو دەدرێ بە کەسێک بە دڵخوازی خۆی نییە ناهێڵن شوو بەو کەسە بکا کە خۆی خۆشی دەوێت بە زۆر دەیهێنن لە کەسێکی مارە دەکەن ئەم ئافرەتە هەز بە زوڵم دەکا هەز دەکا مەزلومە هەز دەکا منعی دڵی لێ کراوە هەز دەکا چەوساوەیە بۆیە لە ئەنجامە خیانەت لە مێردەکەی دەکات زۆر جار تۆڵەی خۆی دەکاتەوە بە حیساب یەکێک باوشێک مردووە و چەند مناڵێکی لە پاش بەجێ ماوە یەکێک لە کوڕەکان دەست بە هەموو ماڵی باوکەکەیە دەگرێت یان خوشکەکانی لێ مەنع دەکەن یان برایە خوشکێک مەنع دەکەن لەو میراتە نایڵن ئەو ماڵی بەربکەوێت نایدەنێ ئەو ئینسانە بۆ ئەوەی تۆڵەی خۆی بکاتەوە ئامادەی بوختاریان بۆ بکە جوێنیان پێ بڵێ سیلێ ڕەحم بپچڕێنێ خیانەتیان پێ بکە کەواتە تۆڵەکردنەوەش یەکێکە لە ئەسبابی خیانەت دوو کەس شەریکن دوو کەس هاوبەشی ماڵێکن بەیەکەوە یەکیان دەچێتە حەدی یەقینەوە کە فڵان کەسی شەریکی خیانەتی لێ کردووە پارەی بردووە ماڵەکەی خواردووە بەڵام بەڵگەی بەدەستەوە نییە بەڵگەی بەدەستەوە نییە بێکسەر پێی بڵێ ئەم ماڵە لایە بەڵام گەیشتۆتە نزیکی یەقینەوە کە فڵان کەس ئەوەندە پارەی خیانەت لەم کردو بردوێتی مادام بەڵگەی پێ نییە دەڵێت تۆڵەی خۆم دەکەمەوە لە چیدا منیش دەچم دزی لەو دەکەمەوە منیش ناپاکی لێ دەکەمەوە منیش ئەوەندە پارە بە دزیەوە دێنم خیانەت بە خیانەت بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەی هەموو ئەمانەوە دەفەرمێ ئەدی الأمانة إلى من ئوتمنك ولا تخن من خانك کەسێ ئەمانەتی لادانای جێبەجێ بکە و حەقی خۆی بدەیە کەسێ خیانەتی لێ کردی تۆ خیانەتی لێ مەکە ئەو پرسیارەمان زۆر لێ دەکرێت فڵان کەس حەقی خواردوم ئێستا ناتوانم ئەوە ڕاشکاوانە لێ وەرگرمەوە دروستە منیش بچم بە فێڵێکی لێ بکەم و خیانەتی لێ بکەم سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی تۆ خیانەتی لێ مەکە نە خیانەت لە کەسێک مەکە کە خیانەتی لێ کردووی خۆت مەخە تەرازۆکەی ئەوەوە بە ئەو ناوەش بەسەر تۆیانەیە ولا تخن من خانك هەروەها لە بواری حیزبەتیدا
جاری وایە حیزبێک خیانەتی لە حیزبێک کردووە لە بواری عسکەریدا پشتی بەرداوە لە بواری ئیعلامیدا ئەڵە تەلەڤیزۆنەکەی تۆ جنێوم پێ دەڵێ و قسەم بۆ هەڵدەبەستێ منیش شەر بێت تۆڵە لێ بکەمەوە بۆ من زمانم نییە ئەویش دوو کادری ڕاگەیاندن دێنێ لەوەی خراپتری پێ دەکات ئەش زانێ ڕاز نییە بەڵام تۆڵەی خۆی دەکاتەوە لە بواری ئیتیفاقی سیاسیدا ئەڵێ ئێمە ئیتیفاقێکی سیاسیمان هەبوو بەرامبەرەکەم شکاندوویەتی منیش تۆ دەست لەگەڵ ئەو تێکەڵاو کردم من دەچم دەست لەگەڵ ئەو تێکەڵاو دەکەم ئاها تۆڵەکردنەوەیە بەڵام قورئانەکەی ئێمە لێرەدا دەفەرمێ سير القرآن كان لسورة أنفال آياتي 58 هذا فرمي وإما تخافن من قوم خيانة فانبث إليهم على سواء إن الله لا يحب الخائنين أي پیغمبر خوشوي صلى الله عليه وسلم أم آتبو پیغمبر دا بزيوه أجر وعد بلين اتفاقيكي عسكري إعلامي سياسي لقل كافر كان دا بس يعني دروستا هميشه پنابر بو گفتگو حوار دانشتن باشترين سار سر بو شيشكان فبيغمبر صلى الله عليه وسلم ده فرمي حتى مجالي اتفاق بجيشتن بيكت هبه بقصه پلاماريش مشيرو چغمدا خوا بو پیغمبر عزيز واده فرمي اگه اتفاق لقل كافر كان دا بس ها كافرن باشكرا كافرن وتد ام صاله ابن بيك وشر ناكين قصه بيك نالين اعلام دجي يكتر ناجولينين هر کس کناری هر کامک من بیارمتی نداریم پیوندی نکنیم با دشمن ناین نسل یکتر خوا دفرمی ای خوشویستم ای محمد صلی الله علیه وسلم اگر ترسای کافرکان خیانت دکن دنگو باسد بو هاتوا هوالگری هوالی پیدای که او کافرانی تو اتفاق لگل یعنی های دستیان لگل دشمن تیک الله کردوا افرمی نچی یک سبسی سریان اوی توش خیانت اگواب کی نه یکم زار اگداریان که بله فلان کس ئێمە کە لەگەڵ ئێوەی کافرە ئەم ئیتیفاقەمان هەبوو کە دوژمن نەهێنینە سەریەک قسە بە یەک نەڵین خیانەت بە یەک نەکەین ئێوە ئیتیفاقەکە خەریکە دەشکێنن لەبەرەوە لە ئێستاوە ئەم ئیتیفاقی هەڵوەشاوەتەوە ئێمە بۆمان هەیە هەرچی بکەین و ئێوەش بۆتان هەیە هەرچی بکەن ئەبێ دوژمنەکەت ئاگادار کەی ئەگەر ئاگاداری نەکەی خائینی خۆش خائینانی خۆش ناوێ ئەمە پەیامە بووە لەشکری موسڵمانان کە بەرامبەر کافران جەنگاون بە ناوی ئەوەی مادام من موسڵمان مشتەکە لە پێناوی خوادایە چۆن خیانەت لە کافر بکەم خوا دەفەرمێ ئەوەشم قبوڵ نییە نابێ خیانەت لە بەرامبەرەکەت بکەی ئەگەر کافریش بێ ئاگاداری کەوە هەموو شتێکی بۆ ڕوونکەوە ئەمجا دەست بەکاری خۆت بکە نابێ لە پشتەوە خەنجەری لێدەی نابێ لای بۆ بکەی بیخەوێنی دوای بیخەیتە تەپکەوە ئەوە لە پەیامی ئیسلامی ئێمەدا نییە ئەوە خۆزگە هەموو ئەحزابی سیاسی بێن گوێ لەم ئاەتە قورئانیە بگرن ئەگەر ئیتیفاقی عەسکەری و ئیعلامی و سیاسیتان بوو حتا تەواوی جەماوەریش دڵنیانە بێ لە پشتەوە مەیشکێنن ئەوە پەیامی خوایە ئێمەش بە گوێکردنی قازانج دەکەین کەواتە خاڵی دووەم تۆڵەکردنەوە وا لێ دەکات تووشی خیانەت ببی سێمیان حیزبایەتی دەبینی کۆمەڵە خەڵکێک لە دەوری یەک کۆ دەبنەوە هەموو بە یەکتر دەڵێن هاوڕێ و هەواڵی یەکترین بەڵام کە کۆنگرەیەک دێتە پێشەوە چاو لێ باڵباڵێن چیان بە یەک دەکات چۆن لە پشتەوە پاشقول لە یەک دەگرن هەموو بە حیساب بران هاو خەباتن هاو خوێنن هاو سەنگەرن کەچی ئەو دژی ئەوە ئەو باڵی ئەوە ئەو پاشقول لەو دەگرێت ئەو خیانەت بەو دەکات ئەو حەز دەکات فڵان کەس دەرنەچێ دەی ئەگە بۆ یەک هەدەفی ئامانجی دیاریکراوی ڕەوا بێ ئەگە من دەرچوم خزمەت دەکەم ئەگە من دەرنەچوم تۆ دەرچووی یەخوا مبارەک دەبێ هاوکارت دەبم تا خولێشیکە بەڵام لەناو ئەحزابە بەدەگمەن ئەوە دەبیندرێ هەمووی باڵباڵیان و خولخولێن و پاشقول لە یەکگرتنە هەر هاوڕێ و هاوڕەکەی تری دەخا حەز دەکات ئەو بە ناخاڕۆچێ ئەم بەرز بێتەوە کەواتە حیزبایەتیش کە شتێکی زۆر منبوزە یەکێکە لە هۆکارجاوی کە حیزبێکی زۆر تۆق بێت زیاتر خیانەت دەکات بە هاوڕەکانی خۆی پێش خەڵکی تر چوارەم تەمەحکاری و پارەپەرستی ئینسان لە پێناوی پارەدا پەلاماری حرام دەدا و خیانەت لەو کەسە دەکا کە لەگەڵ یا تێکەڵاو بووە چەند جار بەڕێزان بیستومان جا خیانەت لە چیدا خیانەتی پارە لە هاوڕێیەتیدا چەند جار بیستومانە برادەرەکەی خۆی کوشتووە کە گیانی بە گیانی برادەر بوون تەنها لە پێناوی پارەیە لە پێناوی سارەیەکە لە پێناوی دەماچەیەکە ڕووداوێک عەرزی جەنابتان دەکەم کە ئەمە لە دادگای سلێمانیدا تۆمار کراوە ساڵی نەوەتەکان دوای ڕاپەڕین کە هێستا دامودەستگایەکی حکومی نەهات بۆ سەرکار و کەس بە کەس بوو کوڕێک ئەڵێ لە شاری بانەی کوردستانی ڕۆژهەڵاتی سەر بە ئێران ماڵە خانەخوێیەکم دۆزیەوە بەهۆی مامەڵەوە تێکەڵاویمان دروست بوو وەکو کوڕی ماڵەکەیانم لێ هاتبوو ڕۆژێکیان کە سێ چوار ڕۆژ لەوێ مابوومەوە هەستم نەدەکرد میوانم هەستم دەکرد خاوەن ماڵم ئەوەندە بەڕێز و بەحورمەت بوون لەگەڵما چیم مادەم بیستادایان خستە بەدەستم ئەشیان دێنا بۆیان دەکڕیم و دواتر پارەکەم دەبرد دەمە عەسێ گوتم وەڵا دەگەڕێمەوە بۆ کوردستانی ئەبدی و خۆمان دەگەڕێمەوە بەرەو سلێمانی
زۆر ئیلحاحیان کرد وەختی ڕۆیشتن نییە کاکەم شەویش لێرە بە بەیانی خۆمان بە سیارە دەنێرینەوە سیارەکەمان لە ماڵ نییە یەک دوو کوڕیان لە ماڵ بوو براکەی تریان کە سیارەکەی پێبوو لە ماڵ نەبوو وتم باوەڕتان بێ هەر دەڕۆم تەکسیەکەم گرت و هاتم بەرە ئەو نەقلیاتی کە خەڵکی بەرەو سنوور دێنێ سیارە نەمابوو ئێوارە زۆر درەنگ بوو ڕۆژگاری پاییز بوو وەکو ئێستا کات کورد بوو ئەڵێ لەو کاتەدا مەویست بوو بووم پێشم عیب بوو تازە بگەڕێمەوە ماڵی خانەخوێکەم و دۆست و ئاشناکەم کوڕێک هات بەلا ماسەی دیری کردم کوتی ئەو فڵان کەس چێکی لێرە سێکم کوڕی ئەو ماڵەیە کا سیارەکەی پێیە وتم وەڵا بەتەمام گەڕێمە وتی خۆ سیارە نەماوە بەخوا دەبێ بڕۆینەوە بۆ ماڵی خۆمان عیبە ئێستا تۆ بەم درەنگە بڕۆیتەوە بۆ دەرکراوی لەم شارە زۆر سوێندی خوا تازە پێم عیب بوو بگەڕێمە وتم بەخوا ناگەڕێمەوە ئەوەندەی کە ئیلحاحی کرد دڵنیام کرد کە ناگەڕێمەوە وتی دەی باشە معقول نییە ئەی چیەکەی وتم سارێک بە خصوصی بەکرێ دەگرم بمباتەوە حدود سەر چەمەکە وتی بەخوا نابێ خوا ئاگادارە خۆم دەتگەێنم وتم ئەی لەو سەر وتی قەیچەکە شەو دێمەوە ڕێگە ئەمینە لە ڕێگادا ئەو هەموو دڵپاشی و پیاوەتی کە ئەو لەگەڵی کردم سوار بووین و شەیتان نا خۆی شەیتان سیفەت بووە بەڵام پیلانەکەی شەیتانیش لەگەڵ یەکی گرتوتەوە جا شەیتان پێ دەڵێ ئەو کارە بکە ئەگە خۆ نەفست پیس نەبێ بە قسەی ناکەی وتم حیفە ئەم سیارە خۆ کەس بە کەس نییە لەو دیەوە شۆفڵ و گەڵابە و هەموو شتێک دێ لەم دیەوە شت دەڕوا بۆ نەیکوژم و سیارەکە بەرم لەو کاتەدا لە تەنیشمەوە بوو پێم وت وەڵاهی لە ناو شارە مەجالم نەبوو قەزای حاجەتێکی خۆم بکەم تخوا سیارەکە لەو پەنایە ڕاگرە دەمە تەواو خەیک و دنیا تاریک دەبوو دابەزی کوتی منیش دەستێ باو دەگەێنم بە چەقۆ پەلامارمدا و هەلام کرد کوشتم و بردمە بندەوەنێکە و فڕێمدا سیارەم هێنایەوە ئەمدی و ڕقەمێکی علوجم لێ بەست و هەموو شتەکان ئاسان دەکرام بۆ یاخم کرد و بە پارەیەکی کەم فرۆشتم دیسانەوە هاتوتەوە ئەمدی ئەم پارەیەم برد دوای 18 ڕۆژ ئەم ماڵە داماوە شوێن نەما لەم کوڕیان نەگەڕێن ئەم جا جەنازە بۆ گەنی کرد بوو جەنازەکەیان دۆزیەوە کابرایەک شایدیدا بوو کە منی لەگەڵ ئەو کابرایی کە زۆر هاتوچۆی ماڵی ئێوە دەکات لە ئێوارەکەیدا بینیوە گومانیان دروست بوو ئاسایش و پۆلیسیان ئاگادار کرد پێشمەرگیان ئاگادار کرد ئەڵە منیان گرت منیان ئاگرت و تازە کار لە کارترازا بوو دانم نا بە هەموو تاوان و سپڵی و بەدنمەکێکمدا ها پارە خیانەتی پێکرد ئەم کوڕس باوکی نامێنێ سێ برای دەبێ ئەگە براکەت خیانەتی کرد پشتیوانی لێ مەکە خیانەتێکی ئاوای کرد پشتیوانی لێ مەکە ئەڵێ ئەم سێ برایە بە هەموو شێوەی دیفاعیان لە براکەی دەکرد دەیانگوت نە وەڵڵا ئەوە خەتای ئەو نەبووە و لەوە چێ کابرا پەلاماری دابێ و کردبا بە سیارەکەی بردووە جەنازەی فڕێداوە ئەتر ئەم پیاوەتی لەگەڵا کردووە خۆی وا دەڵێ نەخێر هەرسێکیان دیفاعیان لێ دەکرد و دایکەکەشی دیفاعی لێ دەکرد حتا گومانیان بدە سەر کابرایەکی ناسیاوی دەیەکەی خۆیان وتیان تۆ بووی ئەم شتە داشکرا کردووە ڕۆژێک لەناو ڕزوباخەکەی دەبێت بۆی دەچن کە تازە دیایەکان ئاوەدان دەکرایەوە بە هەرسێکیان بۆی دەچن و دەڵێن هاتوین یەکەم جار ئابڕوت بەرین ئەمجا بتکوژین کابراش زۆر دەپارێتەوە لە سوێند و قورعانتان بۆ دەخۆم خۆ ئاگادارە تاوانی منی تێدانێ ئەڵێن نەخێر نابێ ئیلا دەستی تۆی تێدایە براکەمان داشکرا کردووە تۆ شاهدی لەسەر داوە تۆ دەستگای پۆلیس و ئاسایشت ئاگادار کردووە زۆر دەپارێتەوە یەک و بە کۆمەڵ سوودی نابێ دوا بە دوا دەگەڕێتەوە ئەمانیش بە شوێنیە تا دەستی دەگاتە ئەو دارێک کە تفەنگەکەی لە بنایە پەلاماریان دەدا و هەرسێکیانەوەدا دەکوژێ هەسێ براکەی تریشێ دەکوژێ ئەمجا دایکی ڕادەکەوت فەنگەکەی دەشارێتەوە بچێ خۆی تەسلیم کە تووشی پیرەژن دەبێ ئەڵە کاکە ئەوە تەقەیەت چ بوو ئەڵە وەڵایی پورە فڵان کەس ئەوە تەقەیەک بوو لەو دی و گردەکەەوە نازانم دەڵە خوا بکەم کوڕەکانی من نەکوژرا بێ باشە دڵی خەبەر دەدا بەڵێ ئەو دواتر سوڵح دەکرێت و بەردەبێ کابرای تر هەتایە بێ لە زیندان نابێ کە ئەو ناپاشیە کرا لەسەر تەماح لەسەر سارەیەک سارە شڕەیەک ئامادەبی ئەو کەسەی کە بە سوێن لەگەڵ تادێ و بگەێنێ تۆ تەماح بکەیتە سیارەکەیەوە لە ناو دۆسیەی دادگادا بینیومە برادەر هەبووە 3 دانە ساڵ هاتوچۆی ئەم هەولێری زانکۆی سەلاحەدینی کردووە کابرا دەوڵەمەند بووە سیارەیەکی زۆر زەخمی پێ بووە دەفتەر دۆلار لە جیفانیا بووە بە هاوپۆلێکی خۆی کە کوڕی پیاوێکی فەقیر بووە وتوێتی هەر کات کە ڕۆیشتینەوە بەیەکەوە دەڕۆین و بەیەکەوە دێنەوە تۆ کرێ سیارە مەدە مەسرەف مەکە من مەسرەفی ڕێگا و ئەوانش لەسەر من ئەو هەموو پیاوەتی و ڕێزە لە دواترا کوشتوویەتی لەبەر سیارە و دەفتەر دۆلارەکەی جەنازەکەی فڕێداوە بۆیە تەماحی دنیا پارە و سەرۆت و سامان وا دەکا کە ئینسان تووشی خیانەت بێ هاوڕەکەی خۆی لە ناوبەرێ دووەمیان خیانەتی ڕیکلامی بازرگانی خیانەتی ڕیکلامی بازرگانیش زۆر خەتەرە ئاسەی دەکەی شتێک کە کەس نایەوێ وا ڕیکلامی بۆ دەکەن لەم تەلەڤیزۆن و ڕادیۆیەوە دڵی کەشتی وای نەبینیوە بۆیە ئەو کەسانەی کە بەڕێزن و دەستی ئێک ڕیکلامیان هەیە مافی خۆتە ڕیکلام بۆ شەریکەیەک بۆ کۆمپانیەک بۆ ئامێرێک بکەی حەقی خۆتە بە خەڵکی بناسیێنی منیش سوودمان دەبم بەڵام ئامان وای لێ مەکە ئەم شتە هیچە بکەی بە کەس نەدیتە ئەگە وا لێکرد لە حەدی خۆی برتە دەرەوە ئەوە خیانەتە
ڕیکلام دەبێت لە سنووری شتەکەت چۆنە ئاوای ڕیکلام بۆ بکەیت بەڵام بەرگێکی کۆمیدی بەبەراکەی خیانەتی پزیشکی هەر لەسەر پارەیە ئەها پزیشکی وایە لەگەڵ ڕێزمدا ڕەمێ 50 دەزەوانە بژمێرن ئینشەڵڵا پزیشکەکان کە شادەی گەوریان هەیە لەوە گەورەترن چەند فەحسی بۆ دەنووسێ خۆشی دەزانێت کە نیوەیانی ناوێت چەند دەرمانی بۆ دەنووسێت دەڵێ چۆن لە فڵان سەیدە لێ بیکڕە چونکە لەگەڵ یا شەریکە لەگەڵ مختەبەرەکە شەریکە لەگەڵ سۆنەرەکە شەریکە لەگەڵ ئەشیعەکە شەریکە لە هەمووی بۆی دەگەڕێتەوە ئەگە خوا نەکردە ئەمەی کرد ئەوە لە پێناوی ماڵە تووشی خیانەت بوو لە پێناوی پارەیەکی کەمە ئەو خیانەتە گەورە لەو نەخۆشە داماوە دەکات خیانەتی کشت و کاڵی کابرا سیدەکەی مریشک بەخێو دەکات جار بۆ حەپی منعی ئەفرەتانیان داوەتێت جار هەیە عەرەقیان داوە بە مریشکی داما بۆی سەرخۆش بێ و زۆرتر بخوا زووتر قەڵەو بێ ئەو خیار و تەماتەیە کابراسی هۆرمۆنی هەداتی من لە چەندین ئەندازیاری کشت و کاڵیم بیستووە و توێتی پێی دەڵێن بە خانووی پلاسیکی کاکە ئەم مادەی ئەبێت لە یەک مانگا بیدەی بەم خیارە بەم تەماتەیە لە یەک هەفتەیە دەیداتێ دواتر هەر کەس بیخوا تووشی سیر و سەرەتانی دەکات هەموو جەسەد هەڵدەوەشێنێ هەها لە پێناوی پارەیەکە کابرا بە حیساب کشت و کاڵ دەکات کەچی وا بە پاشی نایکە تۆ سوودی بنبی لە سەوزە و میوەکەشتا غەش دەکات مادەیەک دەدا بە مریشکەکە خێرا هێلکە بکات کە هێلکەکە دەخۆی تووشی نەخۆشیت دەکات ئەمە هەمووی خیانەتە لە پێناوی پارەدا هۆکاری پێنجەم بۆ ئەوەی ئینسان خیانەت بکات سیاسەتە سیاست وەکو دەڵێن باوکودای چینیە دوو لە ڕوتامشتەیەک هەیە کە ناشینیش بێڵێن سیاسەت زۆڵە کەس نازانێت لەکێ لەدایک بووە دۆستایەتی و دوژمنایەتی تا سەری نییە بەرژەوەندی هاوبەشی هەیە بەرژەوەندی لە کوێ و لەگەڵ چێ زیاتر گونجا خیانەت لەوەی تر دەکات ئەم سیاسەتە دوو کەس دەدا بە کوشت دوای هەر خۆشی سوڵحیان دەکات بەسەرهاتێکەیە لە کتێبی ئەسرینەکانی سەدەی بیستەم لە بەرجی پێنجەم لاپەڕەی 160 کە مامۆستا ئاواد ئەبوبەکر نووسیوێتی من ئەم بەسەرهاتەم وەک خۆی بۆ جەنابتانی دەجێڕمە لەو کتێبە وەرگرتووە ئەڵێ کاتی خۆی ئینگلیزەکان کە لە عێراقا بوون سلێمانیشیان بەدەستەوە بووە لە کاتێکا کەشتیان دێنا سیپەچا هەبووە ئەم پیاوە بەڕێزە قەدیمیەکان بینیویانە کە تەمەنێکیانەیە سیپەچا وەکو سندوقێکی چای گەورەوە بووە هەموو جارە کەسێک کە سندوقێک چای کڕی بێت تەنورەیەکی لە ناودا بووە کەس ئەو کاتە تەنورەی نەزانیوە پانتۆم هەر باوی نەبوو ئافرەتان لە پێی کرد مامۆستایەکی ئاینی لە ڕێی دۆست و برادەری وەکو جەنابتانە پێڵێن مامۆستا ئێمە بازرگاری ئەم چاین و دوکانداری هەموو جارە تەنورەیەکی تێدایە کڕی بەڵام وەڵی دیقەتمان داوە جار بۆ جار سامتینێکی لێ کورد بووەتەوە هەر جارە کە تەنورەکە دێت جاری دووەمیان بۆ شەریکەی دووەمیان سامتینێک کورد بووەتەوە وا نزیشی ئەژنۆ بۆەوە بەدە 15 جار 15 سامتینی لێ بووەتەوە مامۆستاش لەسەر مینبەر ئەمە بە خەڵکی دەڵێ خەڵکینە ئەمە پیلانێکی داڕێژراوە ئەمە لەم ڕێگایەوە دانێ ئافرەتەکانمان ڕوودکەنەوە کوڕە ئاگادار بن کە سیاسەتی ئینگلیز دەزانێت ئەم پیلانەی ئاشکرا بوو دوو گەنجی ماهیر دەدۆزنەوە پێیان دەڵێن دەماچەتان بۆ ئامادە دەکەین پارەیەکی زۆر چاکیشتان دەدەینێ بە شەرتی ئەو مەلایەمان بۆ بکوژن هەر لە خەڵکی ئەو شارۆ لە نزیکی ئەو مزگەوتە ئەوانیش گەنجی گیرفان بەتاڵ مەبدە و بیر و باوەڕێکیشی نییە ئامادە دەبن مامۆستا لە مزگەوت دێتە دەرەوە لە کۆڵانی مزگەوت تا دەیکوژن دواتر هەر پۆلیسەکانی ئینگلیز بەریتانی خۆیان دوو گەنجەکە دەگرن دەیانگرن و دەماچۆشتەکان لێ دەستێن و ئیعترافیان پێ دەنووسن و پەنجەمۆریان پێ دەکەن کە ئێمە فڵان مامۆستامان کوشتووە لە لای سەراوە هەڵیان دەواسن لەبەر چاوی هەموو خەڵکەڵان خەڵکینە ئێمە هاتوین بۆی ئەمن و ئەمانی ئەم شارە پارێزین خەڵک ژیانێکی شەرەفمەندانەی هەبێ و لە گیانی خۆی ئەمین بێ دوو گەنجی ئێوە هاتوون پیاوێکی بەڕێزی مەلایەکی ئاوا گەورەیان شەهید کردووە ئەبێ لە سێدارەیان بدەینەوە ئاوا حکمی عەدالەتیان بەسەرا جێبەجێ دەکەین لەبەر چاوی خەڵکە لە سێدارەیان دەدەن هەر بەو گەنجانەی خۆیان پارەکەش نەدرا فڵان کەسیشیان پێکوشت داعیەکەشیان پێکوشت ئەو دوو گەنجەش کە هەڵیان بژاربوون نەوەک بەیانی ئەم کوژە ئەمانیش بکوژێ با خێرا خۆمان لە ناویان بەرین ئەویشی لە ناو برد ئەویشی لە ناو برد خۆشی کرد بە سوڵحکەر و خۆشەویست کرد ئەمجا خەڵک بە قوربان بەجێ مێڵە کاکە ئەوە موسڵمانەکەی ئەوەش کافرەکەی بتخوا بزانە کامیان باشترە ئەها سیاسەت لە بەرگێکی وڵاوە چەند خراپە سەری لێ دەرناکەی خۆی کارەکەشت پێ دەکات سوڵحیشت پێ دەکات دەبێت دەستیشی ماسکەی مەمنونیشی بی بۆیە سیاسەتیش بەشێکە لەو شتانەی کە ئینسان تووشی خیانەت دەکات بەڵام ئەوەندەی باشە سیاسەت کە باری نییە بۆیە ئێستا دەتوانم بڵێم ئێمە میلەتی کول لە شکستێکی گەورەداین هەمووشمان پێی دڵ ناڕەحەتین بە دڵنیاییەوە بەڵام وەڵڵاهی دڵنیا بن ڕۆژێک دەبێت ئەم سیاسەتە جارشکە ئاوەشوو دەبێتەوە لە نزیک و لە دوورە جارێککە سیاسەتی ئەوروپا و غەرب بە قازانجی ئێمەی کورد دەشکێتەوە ئەمڕۆ ئێمە وەکو داشێکی دامە دۆڕێنراین دراین بە کەسێشکە بماخواوەکو بەغا بەڵام دڵنیا بن بەغاش هەدەفەکانی ئەوان نایەنەتە جێ جارشکە ئەوانیش دەگۆڕنەوە بە ئێمە مادام سیاسەت باری نییە هیچ کاتێک لە شکستی سیاسیدا ئینسان نابێت ڕەشبین بێ
ئێمە چەندین قۆناغمان بینیوە کە کورد گەیشتۆتە حەدی کوژانەوە بەڵام سیاسەتی نێودەوڵەتی دوای 1-2 ساڵ بە نەوعێک سوڕاوەتەوە دوای ئەنفال تروسکەی هیوا بۆ کورد نەمابوو بەڵام خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی کردەوە ئەه و نزولێ ئەو هەموو مەغدورە چۆن سیاسەتی غەرب بەرامبەر بە حکومەتی عێراقی گۆڕات چۆن خۆیان بەدەستی خۆیان ژێرەوە ژووریان کردەوە مادام سیاسەت باری نییە ئەبێ خۆش هەوڵی ژیرانە لەگەڵ ئەو بێباریەدا بڕۆی وریابی دایمە تۆپەکە لە ساحەی تۆدا بنەچێتە دوژمنەوە بە ئومێدی خوا جارشکە دەرگای ڕەحمەتمان لێ دەکاتەوە کەواتە سیاسەتکردنیش یەکێکە لە هۆکاری توشبوونی ئینسان بە خیانەت بەڵاکانی خیانەت یەکەمیان هەر کەسێ خیانەتکار بێ خوا خۆشی ناوێ إن الله لا يحب الخائنين پەنا بەخوا هەر کەسێ خائین بێ خوا خۆشی ناوێ دووەمیان ئەمە لای خوا دووەم لای خەڵکی هەر کەسێ خیانەتی کردبێت جارێک لە جاراندا مێژوو لە کۆڵی نابێتەوە ها حیزبێک خیانەتی کرد بێ سەرۆکێک خیانەتی کرد بێ فەرماندەیەک خیانەتی کرد بێ من و تۆ خیانەتمان کرد بێ مێژوو لەسەرت ڕەش ناکاتەوە حتا ماوی جارشکە لێن نابێتەوە بەڵایەکی زۆر پیسە لای خەڵک مێژووی ڕەشت دەبێت سێمیان لای خۆت مرۆڤی خیانەتکار بێز لە خۆی دەکاتەوە والله خۆی ویژدانی نائارامە خۆی قێز لە خۆی دەکاتەوە کە چۆن ئەم خیانەتی بەرامبەر بە فڵان کەس کردووە چوارەم هەر کەس خیانەت بکە لە ناموسی خەڵکی لە ماڵی خەڵکی دڵنیابن خیانەتی لێ دەکرێتەوە دڵنیابێ خیانەتی لێ دەکرێتەوە نەزیلەوە قسەیەکی خۆش هەیە و ڕاستەقینەیە دەڵێن کابرایەک خەڵکی لادێ بوو خۆی و ژنەکەی 1-2 مانگا و ئەوانیان هەبوو ڕۆنەکەرەی دروست دەکرد مەشکەکەیان دەژان دەیان کرد بە 2 ڕۆنەکەرەکەیان دەگرت هەموو جار بۆ کابرایەکی ئاشنای خۆی دێنا لە بازاڕی شارەکەدا پێی دەفرۆش دەیگو ئەمە چەندێک وڵای قوبان لە ماڵی کێشاومانە 1 کیلۆیە ئەمسەل کە ڕۆنەکەرەیە کیلۆیەکە لە پەڕۆیەک لە عەلاگەیەکەوە دەپێچرا و بۆی دێنا ڕۆژێک کابرای دوکاندار ئەڵێ باشە بۆ نەیکێشم من هەموو ڕۆژە بڕوا دەکەم کەمە کیلۆیەکە دەیکێشە سەیەکە 900 غرامە 100 غرامی کەمە ڕۆژی دواتر دەیکێشێتەوە سەیەکە هەر سەر کە ڕۆنەکەرەکە 900 غرامە سێیەم ڕۆژ هەر 900ە دەڵێ ئای فێڵ باز بە 10 ڕۆژ 1 کیلۆی لێ دزیوم پێی دەڵێ ئەڵێ واللهی عیبە بۆ تۆ لەو لادەیەوەدا هاتی و ڕوود دەکردە دوکانی من شتت دەبێت من دەفتەر و حسابم لەگەڵ تۆ نەبوو ئێستا هەموو ڕۆژە 100 غرام ڕۆنەکەرە لێ دزیوم ئەوە لە کێوە تۆ ڕۆم بۆ من دێنی ئەویش دەڵێ قوربان چۆن 900 غرامە ئەڵێ والله وەرە بیکێشە بزان 900 یاننا دەڵێ ئای بەداخەوە من فێڵم لە تۆ نەکرد بەڵام قوربان ئەوە تۆ بی فێڵ لە من کرد دەڵێ بۆ ئەڵێ ئاخ من لە ماڵەوە کیلۆمان نییە لەگەڵ ژنەکەمدا بەخوا کیلۆمان نییە کیلۆی ئاسن 1 کیلۆ شەکرم لە جەنابەت کڕی بلمەوە ماڵەوە هەموو ڕۆژێ بەوە دەیکێشین بەڵام دیارە تۆ فێڵت لە من کردووە 100 غرامی شەکرەکەت بڕیوە کابرا لەسەرەوە ئاشکرا دەبێت کە هەموو کیلۆ 100 غرامی لێ فێڵ کردووە ئەڵێ بەخوا بە شەکرەکەی خۆت من ڕۆنەکەرم بۆ پێواویەوە ها خیانەت لە خەڵک بکەی لە ناموسی بکەی خیانەت لێ دەکرێتەوە لە ماڵی بکەی پێش هەموو کە زێخەی خۆت دەگرێتەوە پێنجەم بەرەکەت ناهێڵێ إن الله ثالث الشريكين ما لم يكن أحدهما الأخرى دو كسبون الشريك وهاو باش يكتر بشرط خيانت ليك نكن خواش شريكي سيميانا خواش شريكي سيميانا اگر خيانت يعني ليك خوا لنا ودشت درو شيطان بيت الشريكي سيميان مال ناهله نابات أوسر كده بنا وبنجي فرنسا دله مثل من باع بلاده وخان وطنه نموني أو كسي كوان نشتمان خلشي خويدا فروشي بدجمن كمثل الذي يسرق من مال أبيه وأخيه ويطعم اللصوص فلا أبوه يسامحه ولا اللصوص يكافئه براسي قسيكي جوانا أو كسي كوان اشتمان خاك خلشي خوي بدجمنكي خويدا فروشي خيانة دكا وەکو ئەو کەسەوە دەست دەکا بە گیرفانی باوک و براکەیە و پارەیان لێ دەزێ دواتر دەچێت لەو شاخە کۆمەڵە دز و ڕێگر و نامەرد و پیاوکوش هەن دەچێت نان و کەبابیان بۆ دەکڕە و دەعوەتیان دەکا نە باوکی لێی خۆش دەبێت چونکە دزی لێ کردووە نە ئەو نامەردانەش پاداش لێ دەنەوە تەنها ماڵوێرانکەر کێیە تەنها خۆیەتی بەرەکەت لە ژیانی هەڵدەگیرێت لە باوکیشی دەبێت لە میلەتەکەی خۆی دوژمنەکەشی بە پیاوێکی ناشەریفی دەزانێت وەری ناگرێت شەشەم خیانەتکار ژیانی ئەم دنیای دۆزەخە و هەمیشە لە دڵڕاوچە و نائارامیدایە ناخی دەسووتێ لە قیامەتیشا دەسووتێ وەڵڵی خیانەتکار پێش قیامەت دەستەی بە جەهەنەم سووتێ لەم دنیادا ویژدانی خۆی دەسووتێ ناخی دەسووتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەهل النار خەمسە 5 کەس ئەهلی دۆزەخن حەدیسەکە هەمووی بە عەرەبی ناخوێنمەوە یەکەمیان جێل و گەلحۆیە کە نەبووە دین هەوڵ دەدا نەبووە دنیا مفتەخۆرە بەس حەزی لە پارەی بێعەزێتە و بارە بەسەر شانی ئەموو ئەوەوە نەبووە دنیا هەوڵ دەدا
نەبووە دین هەر حەزی لە پارەی گەندەڵ و مەندەڵ و بندیوارە. دووەمیان الخائن الذي لا يخفى له طمع وإن دق إلا خانه. ناپاک و نزم و چڵێس و پارەپەرستێک گوێی هەڵخستووە لە هەر شوێنێکەوە خشتەی پارە بێ بۆنی دەکا و بۆی دەچێ و مەبدە و بیر و باوەڕی خۆی بە قوربان دەکا. سێمیان ئەو کەسێکەوە دەوری کەسێک دەدا خۆی دەکا بە برادر و هاوڕێی گیانی بە گیانی بەڵام دووش لە دڵیایەتی دەڵێ ئەگە بۆم دەرکەوت بۆم دەستکەوت ماڵەکەی دەخۆم یان خیانەت لە ناموسی دەکەم. دەوری کچوژن و ماڵەکەی دەدا پەنا بەخواوە ئەهلی دۆزەخە کە کابرا متمانەی پێکردو برادەریەتی ئەم ماڵەکەشی دەخوا خیانەت لە ناموسیشی دەکا. چوارەم درۆزن و بەخیل و ڕشت. پێنجەم ئەشەنظیر الفەحاش سەرسەری بەدگۆی بەرکردار. هەجارێک کابرا ڕەخنەیەک دەگرێت ئیلا جنێوێک نەڵێ نازانە ڕەخنەکە بگرێت هەر کەست بینی بەدگۆ بوو زمان پیس بوو ئەوە ئەشەنظیر الفەحاشە. ئەم حەدیسە ئیمام مسلم لە صحیحە بە ژمارە فەرموودەی 7136 هێناوێتی. شێ خیانەت دەکا کۆتایی وتارەکەمان شێ خیانەت دەکا. یەکەمیان خوانەناس کابرا لە کامیرەیەک دەترسێت کامیرەیەک لە شوێنەکە بە ناوی خیانەت بکە ئەگە کامیرەکەی لێ نەبوو خیانەت دەکا. ئەی کامیرەی ڕەب العالەمین بۆیە بەڕێزان لە هەموو شتێک ڕێگەگرتر لە خیانەتکار ئەوەیە بیری خواناسی بخێنە دڵی خەڵکیەوە. بۆیە ڕێبازی لادینی و خوانەناسی هەر کەسێ بیهێنێتە نیشتیمانەکەمانەوە غەدرێکی گەورەمان لێ دەکا چونکە کەسێک کە خوای نەناسی لە فرسەتە ئامادەیە خیانەت بکە. وەڵڵی تۆ خوا بناسە هیچ کامیرە و کەست بەسەرەوە نەبێ دەڵێ ژیان هەروانە بێ دەمرم تخوا چۆن بتوانم خیانەت لە فڵان کەس بکەم. ئەی خوای گەورە هاڵی کە ئەی ئەین الله ئەی خوا ئەوە باشترین شتێکە کە لە خراپە دەگەڕێتەوە. دووەمیان شکست خواردوو هەر کەسێ شکستی خوارد بۆ ئەوەی لەو شکستە خۆی ڕزگارکە پەنا بۆ خیانەت دەبا. بۆیە باقەت حیزبێک بەرامبەرەکەی وا لێ نەکا شکستی پێبێنێ. ئەمە ئامۆژگاری بێ ئەی حیزبەکانی وڵاتەکەم قەت ئەگەر ڕقیشتان لە یەکە وا لە یەک مەکەن شکست بە بەرامبەرەکەت بێنی ئەوەندە تینی بۆ مەهێنا خڕیکەیتەوە شکستی بۆ بێنی چونکە شکست خواردو ئەگە زۆر تینی بۆ هات پەلامای دوژمن دەدا بۆ ڕزگاربوونی خۆی. شکست خواردو بۆ هەستانەوە دەستی خیانەت بۆ دوژمنەکەشی دەبا. قەت لە حیزبەتی و سیاسەتیشتا مادامی ئێمە لە وڵاتەکەین بەرامبەرەکە دووار لێ مەکە شکست بخوا کوڕەکە دوا لێ مەکە تەریقیکەوە شکست بخوا کچەکە دوا لێ مەکە ئەگەر خەڵەیەک کرد هێندەی تەریق بکەیەوە شکست بخوات چونکە پەلاماری خیانەت دەدا. شکست خواردو بۆ ڕزگار بوون پەلاماری خیانەت دەدا. سێم ئارەزوو باس ئەو کەسەی ئارەزووی جنسی زاڵە بەسەر عەقڵ و ژیری و عاتفە و وجدانی و دینیدا هاسێ دەکەی دوول لە ڕووی ئەم گەنجە بەڕێزانە و کچان و کوڕانی خۆشەویستمان تەماشا دەکەی کوڕی وا هەیە لەگەڵ دەک چاڕا دەبێرە دەستی هەر هەمووشیان دەبڕێ هیچیشیانی خۆش ناوێ. ئارەزوو بازە وەکو گورگ وایە ها گورگ کە لە مەڕ دەدا هەر دانەیەکی پێدەخورێت کەچی ملی سەدیان دەشکێنێ. وەڵڵی ئینسانی ئارەزووبازی ژوایە ئەو کچە داماوە دەکەوێتە داویەوە لە فەیسبوک و موبایل و نازام چیەوە دەستی هەمویان دەبڕێ هەمووشیان خیانەت پێ دەکات چکە ئارەزووبازە. ئارەزووبازی خۆدەرخستنیشمان هەیە ئیوا هەیە حەزی لێ لە ناو خەڵکا بناسرێ پۆست و پلە و پایە هەبێ ناو و ناوبانگی هەبێ جا لە پێناوی ئەمەدا هەموو مەبدەئی خۆی دەدۆڕێنێ ماستاوچێتی دەکا مەرامی دەکا حەق ناڵێ دەترسێ. ئەمە ئارەزووبازی پلە و پایە و خۆدەرخستنی هەیە ئەوانەش تووشی خیانەتکردن دەبن. چوارەمیان ئەو کەسەی ئیشێک دەکات و حەزی پێی نییە ئیشێکیان پێ سپاردووە خۆی حەزی پێی نییە بیکە ناچار بووە ئەمە بکە ئەمیش خیانەت دەکا. بۆ نمونە خەڵکێک هەیە کاتی خۆی باوشی مەلا بووە پیاوێکی دینداری وەکو بەڕێستان بووە لەبەر خۆشەویستی مەلا و مزگەوت و ئەوانە هاتۆ کوڕەکەی خستۆتە مەعهەدی ئیسلامی کە جاران هەبوو یان ئێستاش هەیە نردوویەتی دواتر بە کولەی شەریعە ئەم کوڕە هەر لە منداڵیەوە ساڵح نەبووە هەر لە منداڵیەوە لاسار بووە حەزی بە مزگەوت و ئەوانە نەبووە کە باوشی بە زۆر نردوویەتی بۆ فەقیهەتی و مەلایەتی و خوێندنی دیراسەتی ئیسلامی و خوێندنی کولەی شەریعە حقتێک لە دڵیا دروست بووە چونکە بەدڵی نییە چونکە بە زۆر بووە بڕواتان بێ ئێستا ڕەنبێت چەندین خەڵک هەبێ ناوی مەلا فڵان کەسی لەسەر لە بێدینیان پێڵێن مەلا فڵان کەس خەریجی کولەی شەریعەشە ماستەریشی هەیە لە شەریعەدا جاری وا هەیە مەعهەدی ئیسلامیشی تەواو کردو خوێندنی حوجرەشی خوێندو چونکە پێی خۆش نەبووە بە زۆر بووە بۆتە دوژمنێکی سەرسەختی ئاینی ئیسلام. بۆیە قەت کوڕەکە دەگە حەزی لە مەلایەتی نەبوو مەیکە بە مەلا بەڵێ دەبێت ئیلا بچی بخوێنی نە بڵێ خۆت مخەیر بە من ئەم ڕێگەیان پێ باشە ئەگە دڵت پێی خۆشە بیکە ئەگە دڵت پێی خۆش نییە بارێکی گەورە دەبی لەسەر ئیسلام. ئەو کەسەی کە ئیشێکی پێ خۆش نییە کرێکارێک بێ وەرە کرێکارێک بیهێنە لە ناچاریدا کرێکاری بکە وەڵڵی خیانەت بە ئیشەکە دەکات چونکە حەق خۆی ناداتێ وەستایەک بە هەمان شێوە مۆزەفی دایرەیەک سەیەکی چەند بێتاقەتە بەو خوا لەبەر ئەو معاشە نەبێ ڕقی لەو مێزوو مۆرەشە
چونکە بەدڵی خۆی نەچۆتە ئەو شوێنە ها خیانەت بە پیشەکەی دەکا حکوومەتەکەش ناشرین دەکا مامۆستایە کە حەزی لە مامۆستایەتی نییە دەرسیش دەڵێتەوە لە پۆلا مێشکی لەو پۆلەدا نییە چونکە کاتی خۆی ڕقی لە پیشەی مامۆستایەتی بووە ناچار لەو کولیە وەرگیراوە کە بێتە مامۆستا چونکە خولیای لەسەرینی خیانەت بە دەرسەکە دەکا پێشمەرگەیەک ئاسایشێک ئەگە هەر لەبەر پارە بوو بێتە پێشمەرگە و ئاسایش و پۆلیس وەڵی خیانەت بە پیشەکەی دەکات چونکە حەزی لێی نییە ڕغبەتی لەسەر نییە بۆیە کابرایەکەیە شارلز کوخ لە کتێبی زانستەکانی سەرکەوتندا دەڵێ پێشکەوتنی ڕۆژ ئاوا و شکستی ڕۆژ هەڵات پەیوەندی بە خەڵکەکەەوە نیە پەیوەندی بەوە هەیە لە ڕۆژ ئاوادا هیچ کات ئیشێک بە کەسێک ناسپێرن کە خۆشەویستی بۆی نەبێ و شایانی نەبێ یەکەم شایانی بێ دووەم خۆشەویستی بۆ ئیشەکە بێ ئەمجا پێی دەستپێرن لای ئێمە جاری وایە ناچاری ئەو ئیشە بکەی کابرا تووشی خیانەت دەبێ پێنجەم ئەو کەسەی شەرمی نییە و تەریق نابێتەوە وەکو حرمەتم هەیە بۆ هەر کەسێک کە لە بواری ڕاگەیاندنا کار دەکا کەسە بەڕێزەکان زۆرێک لە ڕاگەیاندکارەکان تەماشا دەکەی هەواڵێک بەحاڵ بڵاو بۆتەوە ئەم دڵنیانە ڕاستەیاننا بەس بۆ ئەوەی بڵن تەلەڤیزۆنی فڵان کەس یەکەم جار هەواڵەکەی بڵاو کردەوە یەکسە بە پەلا ئێستا هەنووکە ها چەند مستەلاح هەیە خێرا شاشە سوور دەبێ و تۆش خێرا لە ماڵەوە دڵەتە پێت دەکەوێت ئەمە هێشتا نازانە ڕاستەیاننا هەر بۆنی کردووە جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ کەفا بالمرء إثما أن يحدث بكل ما سمع بەسە بۆ گونەهباری ئینسان هەر گوێی لە شتێک بوو خێرا بیجێڕێتەوە پاک و پیسی لێ نەکا جامە ئەگەر کەسێک وابێ ئەی ڕاگەیاندکارێک دەبێت چۆن بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ كبرت خيانة أن تحدث أخاك حديثا وهو لك به مصدق وأنت له به كاذب گەورەترین خیانەت ئەوەیە قسە بۆ کەسێک بکەی ئەو بڕوات پێ بکا کە ڕاست دەکەی جوان گوێی بۆ گرتووی دڵنیایە کە تۆ ڕاست دەکەی کەچی تۆ درۆی لەگەڵا بکەیت تۆ خۆت بزانی درۆیە بەڵام ئەو کابرا داماوە بڕوات پێ بکات جامە جاران کابرا درۆ دوو لە ڕوویەوە پەرژین بێت درۆزن بوو یان بۆ منی قسە دەکەی یان بۆ تۆ یان بۆ چوار پێنج کەس لە ژوورێکا بووین لە مەجلیسێکە ئێستا بەڕێ برانی بەڕێزی سەر ڕاگەیاندن و تەلەڤیزۆنەکان هەر کە قسە دەکەی بەلانی کەمەوە 3 ملیۆن کەس گوێی لێیەتی وانە 2 ملیۆن کەس بەلانی کەمەوە لەو تەلەڤیزۆنی تۆ گوێی لێیەتی بڕواشت پێ دەکا هەواڵەکە خۆش بێت دڵخۆش دەبێ هەواڵەکە دڵ ناڕەحەت پێت بێت کە هەمووشی دڵ ناڕەحەت کرد ئەوەی بە پەلە دەنووسرێ ئەو شەڕ و تەق و تۆقە دڵی هەمومان دەلەرزێنێ ئەو پێشمەرگەیە هەر کوڕی منە هەر برای تۆیە هەر زاوای منە هەر خزمی منە هەر ڕۆڵەی منە ئەگەر کوڕەکەی خۆش لێوێ نەبێت ویژدان و ئیمانت هەبێت بە کوڕی خۆتی بزانی هەر چاو لێ خەبەرەکە سەیەکەی تەلەڤیزۆنەکە بە درۆی دەخاتەوە دوای هەر بۆ خۆی وەڵای هەواڵەکە غەڵەهین بوو ڕوونکردنەوەیەک درا دەلێی دڵنیا باخەمە شەرمیان نییە ئەگەر شەرمی هەبێت دەبێت هەر واز لەو تەلەڤیزۆنە بێنێ هەر دایخا مادام درۆت کردووە بەڵام هەر کەسێک کەوا شەرمی نەبوو تەریق نەبووەوە ئەو کەسەش تووشی خیانەت دەبێت بۆیە ئەو کەسانی لە دەستگای ڕاگەیاندنا کار دەکەن ئەبێ زۆر وریابن دقیق هەواڵێک ڕاست و دروست نەبێ نەیگەێنن چونکە دڵی خەڵک دەلەرزێنێ ئەو خەڵکش بڕوات پێ دەکات تۆش درۆل لەگەڵ کردو بەس ئەوەندە بڵێن فڵانکە زوو هەواڵەکەی گەیاندووە تەلەڤیزۆنی فڵانکە زۆر لە پێشەوەی خەبەرەکان یەکەم جار لەوە بڵاو دەبنەوە نەخێر بە تایبەتی ئەو کەسانەی کە بڕوایان بەخوا بە پێغەمبەری خوا بە قیامەت هەیە و میلەتی خۆیان خۆش دەوێ برانی ڕاگەیاندکار دەبێت زۆر ئاگادار بن خیانەت لەو ئەوەی کە ئێستا ئێمە هەموو وتارە تەسجیل دەکەین خیانەتکار ئەو کەسەی ئەم وتارە خۆی نەگەیەنێ ها وتارم خوێندەوە جار هەبوو 45 دقە بووە سیرەکەی لە کابرایەک دێت لە پەیجێکی خۆیدا 4 دقەی لێ هەڵدەبژێرێ وەڵای ئەو 4 دقەیەش هێناوە 2 دقەی پێشەوەی وتارەکە 2 دقەی دوای وتارەکە دەمجی دەکا ئەها مامۆستا فڵانکە زوای کتووە ئێکاکەوە خیانەتە ئێستا من ئەم دەرسەی عەرزی جەنابتانم کرد ئەمە محاضەرەیەکە لە ئەوڵەوە حتا ئاخری یەک بابەتە ئەگە هەمووی گوێ لێ نەگری تۆ لە دەرسەکە سوودمەند نابی خیانەت چۆنە بۆچی خیانەت دەکرێت شێ خیانەت دەکا ئەسبابی خیانەت چییە ئەمە هەموو یەک دەرسە معقولە تۆ 45 دقە زیاترە من قسە دەکەم کەسێک بێت لە 4 دقەدا پێشکەش بە تۆی کە بڵێ مامۆستا مەبەستی فڵان کەس بوو ئەمە خیانەتە ئینسان دەبێت شەرم بکە بۆیە من لە چەند جاری ژووتومە دووبارەشی دەکەمەوە لەسەر تەکلیفی دۆستان و خۆشەویستانم بڕواتان بێ بەڕێزان من تا ئێستا فەیسبووکم نییە بەخوای تا ئێستا موبایلێکم نییە وێنەی پێ بژیرێ هەنیمە لە ماڵەوە نە کۆمپیوتەر بەکاردێنم نە فەیسبوک بەکاردێنم تەواوی ئەم وتارە ئێستا هەموو لاپەڕە و کتێبەکانم لای و سەرچاوەکانم لای خۆم ئیستنساخ کردووە هەموو شتێکمان لەسەر کتێبە و سەرچاوم کتێبخانەیە ئەو شتانە هەر حەزم پێیەتی نە ئیعتیمادی دەخەمە سەر نە هیچ فەیسبوکێکم هەیە لە هەر شوێنێکا ڕسمێکی من فەیسبوکێکی بە ناوی منەوە چاک بڵێ و خراپ بڵێ ڕەنبێ زۆربیان نێتی خێریان هەبێ ئینشاءڵڵا بەڵام ئەوانە پەیوەندیان بە منەوە نییە هەموو خەڵکێک بزانێ هەر کەسێ وتارەکانمان سەخت کاگەرنی ئازانە بێ
هەر کەسێ نێتی بڵاوکردنەوەی ئەم وتارەی هەیە حتا تەلەڤیزیۆنی بڵاوی کاتەوە یەخوا دەستی خۆش بێ و خوا خێری بنووسێ واللهی من هیچ مەسلحەتێکم لەمانەدا نییە نە دەنجی کەسم دەوێ نە پارەی کەسم دەوێ نە مەدحی کەسم دەوێ نە لە زەمی کەسیش دەترسم ئەمانەتێکی سەر شانمە ئەم چوار کتێبەم خوێندوێتەوە ئەم جمعەیەش پێشکەش بە جەنابتانم کردووە هەر کەسێ وەکو خۆی دەیگەێنێ نە سیدی نە کتێبم هەمووی مڵکی هەموو خەڵکە کۆپی بکا بڵاوی کاتەوە ڕەبی خوا خێری بنووسێ پرسی نایە بەڵام وەک خۆی عرض دەکەم من 45 دقە وتار دەخوێنەوە تۆ 3 دقەی لێ هەڵدەبژێری وەکو مبتەدایەک دانی و مامۆستای عەرەبین دەزانم مبتەدایەک دانی بەڵام خەبەری نەبێ ئەوە خیانەتە ئەوەش بەشێکە لە خیانەت کەواتە بێ وریای پەیجەکان و فەیسبوک و ئەوانەش بین خیانەت بە قسەی کەس مەکە وەکو خۆی بەبێ پچڕان و ئەم لاولاکردن بڵاوی بکەوە داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا لە خیانەتمان پارێزی یا ڕەبی خوا ئەو ڕۆژەی کە دێینەوە حزوری تۆ خوایە خیانەتمان بە کەس نەکرد بێ خوایە گردن و لاپەڕی ئەعمالمان لە خیانەت خوایە پاک بێ یا ئەڵڵا خوایە ئەگە گوناهەکانمان لە بینی ئێمە و تۆی پەروەردگاری بەڕەحم داوی دڵنیان لێمان خۆش دەبێ بەڵام یا ڕەبی خوا لە کار و کردەوە قسەیەکمان پارێزی کە بۆنی خیانەتیشی لێ بە بەرامبەر بە هاوڵاتیەکمان یا ڕەبی خوا لە خیانەتکارانیش بمان پارێزی خوایە لە خیانەتکارانیش بمان پارێزی هەر کەسێ بوو بە هاوڕێ و برادەر و ناسیاومان نێتی خیانەتی هەبوو لەگەڵمانە خوایە ئێمە نایناسین بە دوورمان کە یا ئەڵڵا خوایە لێمانی دوور خەیتەوە یا ئەڵڵا یا ڕەبی خوایە هەر کەسێ خیانەت بەم وڵات و نیشتیمانە دەکا خیانەتەکە بخەیە سەر گردنی خۆی خوایە یا ڕەبی خوایە ئەو هێزی پێشمەرگە دڵسۆزەی کە کوڕی ئەم فەقیر و هەژارەیە و لە پێناوی خاشی کوردستانە تێدا کۆژێ خوایە بیپارێزی خوایە پێشمەرگەکانمان ڕۆڵەکانمان پارێزی یا ڕەبی خوایە ئەو ئاسایش و پۆلیسانی کە شەو و ڕۆژ ئەو پۆلیسی هاتوو چۆیانەی کە گەرما و سەرمان بە خەسار نادەن لە پێناوی ئەم میلەتە کوردەدا یا ڕەبی خوایە مەحفوظیان کەی خوایە بۆیان بکەی بە پاداشتی قیامەتیان خوایە دیندار و خواناس و ڕێبازی خوا و دینی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێ بناسێنی و بەری نەدەن یا ڕەبی خوایە ئەم کوردستانەشمان لەم زەقیەتە لەم پیلانە گەڵاوە نێو دەوڵەتی ڕزگارکەی هانا و هاوارمان بۆ تۆیە یا ئەڵڵا ئێمەی کوردی موسڵمان کەسمان نێتۆ نەبێ یا ئەڵڵا خوایە هانات بۆ لێنن ڕزگارمان کەی دەرگای ڕەحمەتمان لێ بکەیەوە هەموو جارە لە کاتە شەوە زەنگ لە تاریکەکاندا دەرگای لێ کردوینەوە ئەم جارش بە هانا و هاوارمانەوە بێ هەر تۆ نازبین و ڕێبازی تۆ بە حەق بزانین یا ئەرحەم الراحمین ئەوەی نەخۆشە خوایە شیفای بدەیت یا شافی یا الله ئەوەی نەخۆشە و هانای بۆ ئەم مزگەوت و ماڵی خوایە نەهێناوە خوایە شیفای بدەیت خوایە دوعای مادارێکی بە حەقی بۆ ژیراکەی هەر کەسێ دەستکوتە دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە هەر کەسێ دڵ بەخەمە خوایە دڵی خۆشکەی هەر کەسێ دڵی ناڕەحەتە خوایە دەرونی ئاسوودەکەی خوایە ئەولادەکانمان ساڵحکەی خوایە ئەولادەکانمان ساڵحکەی خێزانەکانمان بەختەوەرکەی هەر کەس ئەولادی نێ خوایە ئەولادی ساڵحی پێ بەخشی یا وهاب یا ئەرحەم الراحمین یا ئەکرەم الأکرەمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون